ئەو بڕهاوکاریەیەکە لەلایەن مسلمانان و خێرخوازانی مزگەوتی لینکن گرین لە شاری لیدز لە وڵاتی بەریتانیا چەند ڕۆژێکە لەسەر خەتن لەگەڵمانە و داوایان کرد کە ئێمە چیمان پێویستە وەکو تیمی کۆرۆنا ئەوەندەی بتوانن بڵێن مسلمانانی ئەو مزگەوتە خێرخوازانی ئەو مزگەوتە بۆمان دابینکەین بەسپاسەوە ئەمڕۆ هاوکاریەکانیان گەشت هاوکاریەکانیان بریتە لە 600 ماسکی N95 500 بەدلە و 120 لیتر ئەلکحول داوا لە خێرخوازان بکەم بەڕاستی حاڵی تیمی تەندروستی کۆرۆنا لە حاڵێکی باش و جێگیرانیە پێویستێکی زۆرمان بە دەرمان و پێداویستی پزیشکی هەیە ئەو دەرگایی کە بڵین هەمیشە ئەو دەرگای ئەوان کە هەمیشە کراوە بۆ بڕووی ئێمە و داوامان لێکردوون چەند کەسێکیان کە پیان خۆش نییە ناویان بهێنی من لێرە زۆر سپاسیانەکەم خی گەورە بەرەکەت خاتە تەمەن و ماڵیان ئەوانی تریش کە تا ئێستا کۆمەکیان نەکردوین داوایان لێکن کۆمەکمان بکەن